میتا هەڵبژاردن چەند سرنجێک لەسەر هەڵبژاردنەکانی عێراق لە نووسینی سەردار عەزیز. یەکەم، هەڵبژاردن لە هەناویکایی دیموکراسیدا یانی دەرفەدان بە خەڵک بۆ گۆڕینی حکومەت. حکومەت لە ناو سیستەمی سیاسی دیموکراسیدا لاوازە، بەڵام بە هاوسەنگی ئەم لاوازیە دەوڵەت و دەستگاکان بەهێزن. بۆیە حکومەت لێپرسینەوەی لێ دەکرێت، چاودێری دەکرێت و ناوەناوە دەگۆڕێت، بەڵام لە عێراق وەها نییە. دووەم، خەڵک کە لە عێراق بڕیار دەدەن تەنایەکێکن لە ئەکتەرەکانی بڕیار. پاشدەنگدانی خەڵک ئەکتەرەکانی تر دێنە ناوەوە، وەک ئەکتەرە چەسپیوەکانی ناوکایی سیاسی و ئابووری چەکداری عێراق، پاشان ئەکتەرە ئیقلیمیەکان، هەروەها لە هەمان کاتدا ئەکتەرە نێودەوڵەتیەکان. هەریەک لەمانە بەرژەوەندی جیاواز و ئەجێندای خۆیان هەیە. بۆیە چاوەڕوان کراوە کە پێکهێنانی حکومەت زۆری پێ بچێت. لە ئەنجامدا دەبێت کەسێک حکومەت بەڕێوەبەرێ کە خزمەتی هەموو ئەمانە بکات جگە لە خەڵکی عێراق. سێەم، خەڵکی کە دەنگیاندایان دەنگیان نەدا دەکرێت بکرێن بە چەند پۆلێکەوە. ئەوانەی دەنگیان پێدان، ئەوانەی کە دەنگیاندا، ئەوانەی کە ڕۆیشتن و دەنگیان نەدا، ئەوانەی هەر کارتیان نەبوو. لە کۆی 29 ملیۆن کەس کە مافی دەنگدانی هەیە، 12 ملیۆن کەس دەنگیان داوە، بەڵام ڕێژەی دەنگدان کراوە بە لە 155. بە سیاسیبوونی ڕێژەی دەنگدان نیشانی بە سیاسیبوونی ژمارەی خەڵک. ژمارەی خەڵک جیاوازە لە خەڵک خۆی. بۆ نمونە ئێستا بە یاریەک ڕێژەی دەنگ دەرکراوە بە سەروی 50% بۆ ئەوەیە کە پەیامێک بۆ سەدر بنێرن. هەروەها تا شەرعیەتی سیاسی پێدەستە بەربکەن. سەدر چەند مانایەکی هەیە. سەدر دەوێت دشتنی دەسەڵات بێ بۆ مانایی کە ئەو بەدیلە، بەڵام هەتا بێ و پێگەیە لە دەست دەدات. جەماوەرەکەی چەندێکی لە باوەڕ و هاوسۆزیدایە زۆر هێندە لە ترسدایە. زیانی گەورەی سەدر لە بەرەی ناڕازیە، چونکە ئەو ناڕازیەکی ساختەیە دەیەوێت هەموو بەرەی ناڕازی بکوژێت. 4. گرنگترین خەسڵەتی ئەم هەڵبژاردنە پارە بوو. دەکرێت بڵێن یەکێک لە زۆر تێچووترین هەڵبژاردنەکانی دنیا هاتنی هەر ئەندام پەرلەمانێک بۆ پەرلەمان بە معەدەل زیاتر لە 2 ملیۆن دۆلاری تێچووە. هەبوونی پارەی زۆر بۆ سەرفکردن نیشانەی ئەوەیە کە پارەی زۆر زیاتر لەم پرسەدا هەیە. بۆیە هەتا زیاتر سەرف بکرێت ڕێژەی گەندەڵی زیاتر دەبێ. بەم لۆجیکە دەبێت چاوەڕوان بین کە پەرلەمانی داهات و گەندەڵی تێدا زیاتر دەبێ. ئەم پەرلەمانی کە ئێستا تەواو دەبێت سەردەمی سەفقەی قەڕەن بوو یان دزی سەدا. دەبێ ئەمەی داهات و چی بێت. 5. ئەندام پەرلەمان هەتا بێ ئاسی نزمتر دەبێ. هۆکاری ئەمە زۆرە. یەکێک لە هۆکارەکان بەداخەوە خەڵکە. هەتا کاندید پوچەڵتر بێ دەنگی زیاتر دەبێ. بەڵام بە هۆکاری تریش زۆرە، وەک گوێ لە مستی لاوازکردنی پەرلەمان، جودا نەبوونەوە لە کوێخە، بۆ نمونە سێرینەوەی نوێ بکەن چۆن ژن و مرد کورسیەکانیان دەگۆڕنەوە.